حکوومەت لە شاشەکانەوە باس لە پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ و گەڕانەوە بۆ سەرچاوە ناوخۆیەکان دەکات. بەڵام لە واقیعدا زۆرێک لە گوندەکانی کوردستان هێشتا خەونیان دابینکردنی سەرەتاییترین خزمەتگوزاریەکانە. هەچێشەکە ئاو لە پارەوە ئەو بۆڕی ئاوێ فەرمو هاوتە بێرەدا. گوندی کەڕک لە قەزای ڕەواندۆز نمونەیەکی ئەو گوندانەیە کە حکوومەت خزمەتگوزاری پێنەگەیاندون. هەر لە نەبوونی ڕێگایەکی قیرتاو و ئاوی پاکەوە تا دەگاتە بنکەیەکی تەندروستی کە لە کاتی پێویستدا فریایان بکەوێت. خەونی دانیشتوانی ئەم گوندە تەنیا دابینکردنی سەرەتاییترین مافەکانیانە. خاصن گوندی ئێمە بەڕاستی هەتا ئێستا هیچ ئیسیماش پێێنرایە لە ڕێی خزمەتگوزاریەوە لە هەموو ڕێکەوە تێگەیشتە ئێستا ئاوی بۆڕی بە سۆندەی لە خۆن ڕاشە لەمارە لۆمارەکان بتیکەن بۆڕی ئاوی لە مێگری هاتی بێ دابێتە خوار ئەوەکان بیلۆ گوندی دۆڵاکۆی بینتن ئەوە کاتی بۆڕکەدا ناوە تاوا بڕایە بەس چاو ئەوەی خەڵکی بوو چاوی خەڵکی بۆ شتێک بستە و ئاو لۆ دێنین دومین زادەی قێر ئەو زادەوان هەیە سنجار هاتی دەگوتان لۆ قێڕەکەین و وعد بیۆ قێڕەکەینەوە لە خاتی هەڵبژاردنەکان بەڵام پاشی هەڵبژاردنەکان خۆمانیشتن هەر باشمان ناکرد هەنداشیان بینیت. ئەو گوندانەی کە دەبوو کارگەی بەرهەمهێنانی گۆشت و شیرەمەنی بن بۆ شارەکان ئێستا خەریکە چۆڵ دەبن. گەنجانی گوند لە بێ ئومێدیدا ڕوو لە شارەکان دەکەن. لە کاتێکدا گەرتەنیا تۆزێک ئاوەدانی ڕوو لەم ناوچانە بکردایە ئیدارەی سۆران بە سەرجەم قەزاکانیەوە دەبووە سەبەتەی خۆراکی هەموو هەرێمی کوردستان. وەڵی کەم و کوڕی هیچ خزمەتگوزاریەشینی ڕاستی یعنی ئەوەی تاکە گوند بیلێرانە پشتگوێ خراپی گوندی کەڕەکە کە نزیکترین گوندی شەلا قەزای ڕواندز زەداواکاری حکومەت یاریمی کوردستان کە ئەو جادە بەس ئەو جوادە یعنی زۆر مەوداکەیکمە ئەگەر بێت و قیر بکەن زۆر باشە. بێ پرۆژەترین گوندین ئێمە کە نزیکترین گوندین لە سنتەری شار بێ پرۆژەترین گوندیشن لە ڕووی ئاودێریەوە وێران لە ڕوو قوتابخانەوە وێرانین لە ڕوو ڕێگاوبانەوە هەر وێرانین بەڕاستی زۆر شتەیە لە هەموو گوندەکان کرا بەس ئێمە نەوی ئەو ڕۆژە بەخۆ پۆستەکەم دی بڵاویان کرد بۆ ئیدارەی سەربەخۆ قیڕی هەیە لۆ فرۆشتنێ کە قیڕی بفرۆشن بەس قیڕی نەزادێمە پێ قیرکەن نازانم جاوەتا کەنجی ڕەوایە کووە کوونیا تێنەگەیشتم دە مەوزوعی هەتا لە کۆمنتی شلۆم نووسین گۆتم قیر هەیە لۆ فرۆشتنێ بەس نیە جادە ئێمە پێ قیرکەن. لە کاتێکدا نەتەوەیە گرتووەکان 6 تەموزی 2024 وەک ڕۆژی جیهانی پەرەپێدانی گوندەکان دیاری کردووە. ئیدارەی سۆران بە 6 قەزاوە لە بارودۆخێکی تایبەتدایە. لە کۆی 1000 گوند 400یان خزمەتگوزاری پێویستیان نییە و 135 گوندیش بەهۆی نەئارامی سنوورەکانەوە چۆڵ بوون. ئەمەش پێچەوانەی ئامانجە نێودەوڵەتیەکانە بۆ گەشەپێدانی گوندەکان. ئاوردانەوە لە گوندەکان و دابینکردنی خزمەتگوزاری بۆ گوندنشینان تەنها بەخشین نییە پێیان بەڵکو وەبەرهێنانە لە ئاسایشی خۆراک چونکە تا گوندەکان ئاوەدان و زیندوو بن سەرچاوی بژێوی شارەکانیش بەردەوامی دەبێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی کەڕک لە قەزای ڕەواندووس.